جوانترین سڵاوتان لێبێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان حکوومەتی یاریمی کوردستان بڕیاریدا ڕۆژی یەکشەممەی داهاتوو بکاتە پشوو لە سەرجەم فەرمانگەکانی یاریمی کوردستان. سەفەی نزەی وتەبێژی حکوومەتی یاریمی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕێگەیان بە هەموو فەرمانبەرانی ئیدام و دەستگاکانی حکوومەتی یاریمی کوردستان ڕادەگەیەنین کە ڕۆژی یەکشەممە 14 حوتی 2013 بە بۆنەی یادی شۆڕشی 14 تەمووزەوە لە فەرمانگە و دام و دەستگاکانی حکوومەتدا پشووی فەرمیە. وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی یاریمی کوردستان ڕێگەیان مافی کۆمپانیا نەوتیەکان کە لارێم کار دەکەن 3 ملیار و 500 میلیۆن دلار و ئاماژەی بۆش کرد یەدەگی نەوتی سێپارێزگاکە هێرێم زیاتر لە 45 میلیارد بەرمیلە. ئاشتێورامی بە ڕۆژنامەی حیاتی ڕاگەیان دانووسانەکان لەگەڵ بەغدا بە پێی یاسا دەبێت کە مافەدارایەکان یاریمی کوردستان لە داهاتی حکوومەتی ئیتیحادی دیاری کردووە. بەڕێبەرەتی ئاسایشی سلێمانی ڕێگەیاندوو کەسی دانیشتووی خەزای ماوەت و ناحی بازیان و پێشتر لە سەر دۆسەی مادەوەژبەرەکان دەستگیر کراون لەلایەن دادگای تاوانەکانی سلێمانیەوە هەرێکان بە 12 ساڵ زیندانیکردن سزا دراون. ئەمڕۆ لە گوندی حیفای سەربادوو بز لە پارێزگای کەرکووک دو ئۆتۆمبیلی بۆمڕێژکراو تەخینەوە و چەند بریندارێکیان لێکەوتۆ پامنێر یاناتیش لە کەرکووک ڕێگەیان دو ئۆتۆمبیلی جۆری کیا و ئۆپڵ لە گوندی حیفای سەربادوو بز تەخینەتەوە و بەهۆیەشەوە 7 کەس بریندار بوون. سەرلەبانی ئەمڕۆ تەخینەوەیەک لە ناو شارۆچکەی دووسفڕمات و ڕوویدا بە گوێرەی زانایرە سەرەتاییەکانی تا ئێستا 30 کەس بریندار بوون. دیار جەمال پامنێر یاناتی لە دووسفڕمات و لازاری بەرپرسانی داری ناوچەکە و ڕێگەیان تەخینەوەکە لە بەردەم دادگای خەزاکەدا ڕوویداوە و باهۆیەوە 30 کەس بریندار بوون. بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە شاری یاولێر دەڵێ ئەگەربارزانی ئیمزا لەسەر درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی بکات ئەوە بژاردەی ئەنجامدانی خۆپیشاندان لە هەولێر و سلێمانی یاخود کشانەی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن هەیە لە پەرلەمان. فەرماندەی فرخەی 12 سوپای عێراق لە شاری کەرکووک ڕێگەیان هێزەکانیان لە ئەڵمەتی کێمنیدا لە خۆراوەی شارەکە لە پرساوی سەربازی گروپی نەخشبەندیان دەستگیر کردووە. توێژینەوەیکی بەڕێتانی ئاشکرای کردووە کە بربەز لە شێوەی هەور بۆتە ڕێگر لە بەردەم زیندووکردنەوەی کردینەوە لە عێراقدا هەر بۆی کۆمپانیا نەوتەجییانەکان سڵ دەکەنەوە لە دانانی پارەی زۆر لەو پرۆژە نەوتیانەی کە ئەنجامەکەی تەمومژاویە. وەزیری دادی عێراق ئامادەی حکوومەتی بەغدای بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنی هەڵوگۆڕکردنی زیندانە سادراوەکان لەگەڵ وڵاتی هەنگاریا پیشاندا و تاکیدیشی کردەوە وەزارەتەکان خوازیارە لە بواری پێشخستنی زیندانەکاندا لەگەڵ وڵاتەدا هاوکاری بکات. لە دوای کۆبنەوەی لەگەڵ تەیم و ڕزاتماری باڵوێزی هەنگاریا لە بەغدا و لە بەیاننامەیەکدا حەسەن شەمەری وەزیری دادی عێراق بە پێویستی زانی پەیوەندی دووقۆڵەکانی نێوان هەردوو وڵات لە سەرجەم بوارەکاندا پتە بکرێن و بە شێوەیەک لە بەرژەوەندی هەردوو وڵاتدا بێت. نووسینگەی داواکاری گشتی میسر فەرمانی کرد بە دەستگیرکردن و ئامادەکردنی محەممەد بەدیع ڕابەری گشتی ئیخوان موسلیمین لە بەردەم دادگا بە تۆمەت یاندانی خەڵکی لە ڕووداوەکانی بەردەم بارگای کوشکی کۆماریی کە بۆ هۆی کوژرانی 51 کەس. باڵوسخانەی ئەفغانستان لە تاران لە بەیاننامەیدا ڕێگەیاندە سەڵاتداران ئێران سزای لەسەرداردانیان بەسەر 12 ئەفغانیدا جێبەجێ کردووە بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەوەژبەرەکانەوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامران بن.